تەوەری یەکەم گفتوگۆ دەکەین بێگومان هەروەکو پێشتریش ڕامانگەیان لە هەواڵەکانە کە هەتا ئێستا پێکەنانی حکوومەتی نوێ عێراق یەکلا نەبووتەوە لە نێوان لایەنەکانە هەرچەندە لایەنەکان بە بەردەوامی گفتوگۆکانیان دەکەن سەبارەت بەم پرسە لەگەڵ ئەوەشتا کە دەستپێشخەری نوێ هەیە لایەنەکان دەستپێشخەری دەکەن بۆی کە بتوانن لەم تەنگەژەیە عێراق دەربچێ بەڵام تا ئێستا نەگەیشتنەتە ڕێکەوتنێکی کۆتایی سەبارەت بە پێکهێنانی حکوومەتی عێراق ئەمەش کاریگەری کردووە بە تایبەتی لەسەر شێوازی حکومڕانی یاخود دەستی حکوومەتی عێراقی گرتووە بۆ زۆر شت بەڵام لەگەڵ ئەوەشە حکوومەتی کازمی بە حکوومەتێکی کاربڕێکەر بەردەوامە لە کارەکانی ئێمە دەمانوێت لەم تەوەرەی بەرنمەکە گفتوگۆکەین لەبارەی ئەوەی کە ئایا بەم شێوەیە بەردەوامی لە ململانەکان عێراق بەشوێ دەگەێنێ و ئەو دەست پێشخەریانەی کە هەن ئایا تا چەند ئەتوانن عێراق لەم تەنگەژە سیاسیە دەربکەن و دوجار حکوومەتێکی نوێ پێک بهێنێ ئەم بابەتە تاوتێ دەکەین لەگەڵ بەڕێز خۆشەوی کەمال کە بەڕێزان مامۆستای زانکۆی مامۆستای زانستە ڕامیارەکانە لە زانکۆی سلێمانی بەخێر بێ کاک خۆشەوی بە لەوە دەست پێ بکەین مامۆستاجان ئەو چ ڕۆژەی کە موقتەدا سەدر بۆ لایەنەکانی تری داناوە خۆی پاشەکشی کرد لەگەڵ هاوپەیمانەکان یعنی هاتنە دواوە لە پرۆسەکە مۆڵەتێکی داوە کە ئەوان حکومەت فەرمو ئێوە تەشکیلی بکەن لەگەڵ نزیک بوونەوە لەوەیە ئەتوانین بڵێن ئەگەری چی هەیە دوای ئەمە پرۆسی سیاسی بەرەو کوێ ئەڕوا یاخود موقتەدا سەدر خۆتە زانی بە کەسێکی ئەوە ناسراوە زیاتر فشارەکە لە ڕێگەی شەقامەوە چی ئەکا لەمایە ڕاستەکەی ئەم مۆڵەتەی کە داوێتی ینی پێم وایە ئاخر مۆڵەتە کە ئەگەر لایەنەکانی کە بتوانن پێکەوە حکوومەتێکی کاریگەر بەجێبێنن وانە بێت سەدر هەم ئەو ڕێگایی جەنابەت ئاماژە پێدا ئەتوانێت لە ڕێگای شەقامەوە فشار بخات و جڵەوی دروستکردنی حکوومەت بگرێتەوە دەستخۆی بەو ڕێە یا ڕێگای دووهەم لە ڕاستیە سەر لە نوێ ئەنجامدانی هەڵبژاردنێکی تازەیە چونکە ئەمریکا ئیستا لە ئارایە ئەم جۆرە بە ئەڵمانی پێڵان پات ئەم جۆرە هاوسەنگیە هیچ لایەنێکیان ناتوانێت حکوومەتێکی کاریگەر بەکاربێنێ بەو شێوازە ئەکیت دەسەڵاتێکی هەنی حکوومەتێک ئەگەر پێکیش بێت هەر حکوومەتێکی زۆر لاواز و زعیف دەبێت و لەم زروف و بارودۆخەی ڕۆژهەڵاتی ناوڕاست و گۆڕانکاریە خێراوە بە پەلانەی لە ڕۆژهەڵاتی ناوڕاستی شارڕۆ دەدات لەسەر ئاستی گیانی بە تایبەتی ناکرێت حکوومەتێکی بەو شێوازە لە ناو عێراقا بتوانێت درێژخایان حکمڕان بێت وە بەرنامەیەکی جێگیریش پیادە بکات پەیڕۆ بکات ئەو ناکۆچیانەی کە پێشتر باسەکرا بە تایبەتی لە ماوەی ئەم چەند ڕۆژەیە کە کەوتۆتە نێوان لایەنەکانی هاوپەیمانی کە ئەوان پیانەوترێ هاوپەیمانی ڕزگاری نیشتیمانی خۆیان وان خوان ناوناوە ئەو ناکۆچیانی کە لە نێوان ئەوانەیە پێمانەڵێ لە بەردەم کۆمەڵێک ئەگەری تازین کۆمەڵەشتی تازین پێم وایە بڵێ ئەم ناکۆکیانەی کە ئیسا لە ئارایە هەم ئەو پێشنیارەی سەدر کە کردوێتی بۆ محکومکردنی هەموو پەیوەندیەک لەگەڵ ئیسرائیلە لەلایەک هەم لەو لای ئەولا کە پارتی وردە ژێربەژێریش بێ بەلایانی کەمەوە دەستی کردو بە گفتوگۆکردن لەگەڵ تەرەفی مالیکی و ئەوانە بۆ پێکهێنانی حکوومەت و مەرجەکەشی ئاشکرایە کە ئەویش پۆستی سەر و کۆمار تەنها بەوان بدرێت پێم وایە ئەمانە دەریاخات هیچ یەکێک لە بلۆکەکان سابیت و جێگیر نین هەر کامێک لەو بلۆکانە ئەو ڕوخسەتی بۆ ئەو فرسەتی بۆ بێتە ئاراوە کۆن وشەیەەکە بوو پێمانەوە سەنگەری خەباتی گواستەوە ئەمە سەنگەری خەباتیانە گوێزنەوە بۆ لایەکەیکە
باش کاتە ئەو بابەتانی کە لە کۆنووس یا لە خوبیان نامەی هاوپەیمانی سێ قۆڵی باسەکرا لەوەی کە ئەم بابەتانە بۆ هاوڵاتیانی عێراقا ئەم بابەتە بۆ جێبەجێکردنی خواستەکانیانە ئەم بابەتە بۆ ئەوەیە کە کۆمەڵێک پرەنسیبی تازی حکومڕانی بهێنرێتە ئاراوە یعنی ئەمانە هەمووی بانگەشە بوون بۆ ئەوە چونکە تۆ ئاماژت بۆ کرد مەسەن لایەنێکی وەکو پارتی تەنها خواستی ئەوەیە کە پۆستی سەر کۆمار بەدەست بێنێ کاتە ئەو خاڵانی کە نووسراوە خاڵێک بوون بۆ تەنها جوڵاندنی شەقام بووە من پێم وایە استراتیژی ئەو لایەنانە بۆ خۆی جیاوازە ڕاستەکەی یعنی ئەمە حاڵەتێکە کە دەبێ لەبەرچاو بگیرێت سونەکان و پارتی و سەدر لە ڕاستیان لە ڕێڕەوی سیاسیانە ڕێڕەوی زۆر جیاوازیان گرتۆتە بەر و استراتیژ و چوزانم داخوازی جیاوازیشان هەیە کە یەک ناگرێتەوە لە ڕاستیە ئەمە ئەم بەرەیە کە دروست بووە لە ژێر فشاری تورکیا و لە ژێر فشاری عەرەبستانی سعودی و ئیماراتە دروست بووە دەنا خواستی هەر لایەنێکیان لەو لایەنانە زۆر جیاوازە لەوەی کەیان و ململانێکی ژێر بەژێر هەیە کە هەموو پەیڕەوی دەکەن یعنی بینە سەر بۆ نمونە سەرخواستی لایەنەکان سەدر بوونی سوپای تورکیای پێقبول نییە لە ناو عێراقەوە بە پێشێلکردنی سەروەری عێراقی دەزانێت چ سونەکان و چ پارتی زۆر خۆشحاڵن بە بوونی سوپای تورکیا لەو ناوچانە بە پارێزەری خۆشیان ێزانن لەبەرەوە ئەمە مەسەن یەکێکە لەو خاڵە سەرێکیانەی کە لە نێوانیانە ناکۆکی هەیە گەرچی بەڕەواڵەت دەری ناخەن و لە میدیاکان بە دەرناکەوێ بەڵام ئەوە جیاوازیەکی زۆر گشتگیرە سەدرەکان بۆیان بکرێ هێزی پێشمەرگە هەر لابن هەر قبوڵیان نییە پارتی باوەڕ ناکەم بچێتە ژێر ئەو فشارەی کە هێزی پێشمەرگە لابرێت و لاوازی بکاتەوە لەبەرەوە یعنی ئەبینین لە زۆر هینە ئەو بە میلیشای حساب کردو تا ئێستا ئەمە حاڵەتی کێ ئەو ڕێڕەوی زۆرینەیەش کە باسییان لێوە دەکرد خاڵێکی زۆر لاوازە بۆ هەموو کەمینەکان یعنی چ سونە چ کورت لەوە زەر باش ئێمەسا بەرەو ئەو ئاراستەیە ئەڕۆین کە داواکاری چوارچەوەی هەماهەنگی بوو کاڵێ با گەورەترین کوت لێ شیع پێکبێنین یعنی بەرەوە ئاراستەیە ئەڕۆین تۆ بڵێ سەدر بێتە ژێرباری ئەوە چکە دوای 40 ڕۆژ تر بۆی ڕوون بۆتەوە پێشتر کە نیسابی قانونی تاو نەبوو ئێستاش پێک نەهێنداوە لاانێ بۆی ڕوون بوو بێتەوە کە ئەم حکومەتە بۆ شێوازە نەبێ پێک ناهێنێ بەڵێ من پێم وایە سەدر ینی دوجار مەجبورە بێت واز لەو خواستی زۆری نەیە بێنێتەوە بە تایبەتی ئەو ململانەیە کە لەگەڵ ناڵم لایەنەکانی سونە و کوردی شاهەیەتی لەگەڵ پارتیە هێشتا هم نەگەیشتونەتە نەتیجەیەک و من چاوەڕوانیش ناکەم کە ئەمە بگاتە نەتیجە لەبەرەوەی ململانەکانیان هەر هێشتام زۆرە و ئەو داکۆکیەی پارتی لەسەر پۆستی سەرۆک کۆمار و ئەو کەسانەی کە هەڵی بژاردوون ئەوان دیسانەوە ئەوەشیان پێ قبول نەبوو چ شار زێباری بەڕێز شار زێباری یاخود ئەم سکرتێرەکەی کاک پێم وان نییە یعنی ئەوان لەسەر ئەوە یعنی ئەگەر پێکیش بێن لە کاتی هەڵبژاردننی سەرۆک کۆمارەت پێم وایە ناکۆکی دیسانەوە سەر هەڵداتە ئەمە لایانی سەدر لایانی چوارچێوی هەمانجی پێ وایە بەقەر ئەوە توانیویانە لە ماوەی ئەم 40 ڕۆژەی کە ئەوەی سەدر پێی دەڵێ مۆڵەت لە ماوەی ئەم 40 ڕۆژەیە بتوانن هەنگاوی باشتر بنێن بۆی کە حکوومەتەکە پێک بێنن ئەو دەست پێشخەریانەی کە کردویانە جێگەی قبوڵە لەلایەن لایەنەکانیترەوە تا ئێستا بە فەرمی نەکرد مای قبول نەبوو پێم وایە هەنگاوەکانی ئەوانیش چونکە لایەنێکی زۆری تیان
فرەلایەنی تایە لەنا ئەوانیش دیسانەوە ناکۆکی جیاواز و بۆچوونی جیاواز و تێڕوانی جیاواز هەیە ئەوان بۆ خۆشیان ینی لە بۆچوونەکانیانە بەدەر لەو خاڵەی کە یەکەم ئەو زۆرینەیان پێ قبوڵنی حکومڕانی زۆرینە یەک دوو کار هەمیشە لەسەر ئەویان کردووە کە بەرەی شیعەکە هەروەکو پێشتر لە دوای ڕوخانی ڕژێمی سەدام حسێنەوە ئەو کتلەی شیعەیە حکومڕان بێت و ئەوانەی کەش بەشداری پێ بکە ئەگەر بەڕەواڵەتیش بێت کار هەر لەسەر ئەوەکەن و ئەمەش لە ڕاستیە پێم وایە ینی بربەستی زۆری لە بەردەمایە لایەنەکانی وڵاتانی با بڵێن ئەقلیمیەکان ئەم جۆرە تەکەتولیان پێ قبوڵ نییە جۆرە حکومڕانیان پێ قبوڵ نییە و بۆ ئەمەش بربەستە خەنە بەردەم هەموو تشکیلێکی حکومی لەو شێوازە ئیلا ئەمە ئەگەر هاتو عەرەبستانی سعودیە و ئێران دوای ئەم گفتگووانەی کە ئیسا لە بەغایە ئەنجام درا ئەو کێشانیان هێورتر بکرێتەوە پەیوەندی دیبلۆماسیان لەگەڵ یەکە ببەستنەوە ئەمە ئەو کاتە ئیمکانێکی هەیە کە ئەوەشیان پێ قبوڵ بێ باش بەمەرجێ ئەو ڕێکەوتنش لە بینی سعودیە و لە بینی کتلەی سنی و شیعە لە هەموو ئیقلیمەکە باش بگاتە مامۆستا ئەگەر دوجار لایەنە شیعەکان بە تایبەتی چونکە ئەوان زیاتر ئێستا ناکۆچەکە لای ئەوانە چونکە ئەوان ئەتوانن گەورەترین کوتلەی ناو پەرلەمانی پێک بهێنن ئەگەر دوجار ئەوان بۆ خۆیان بگەنە دەرەنجامێک کە کەسێک دیاری بکەن کەسێک بێ کە بۆ هەردوو لایەن جێگەی قوبوڵ بێ کە ئەم پێشتر بڵێن ئامۆزاکەی سەدر بۆ ئەم شتە دەستنیشان کرا بەڵام ئەگەر ئەوان بگەنە ئەو دەرەنجامە پێ وایە ئەمەیان ئەبێتە بڵێن بابەتێک بۆ دەرچوون لەم تەنگەژەی کە ئێستا هەیە لە نێوانیانە یعنی کێشەکان تۆ بڵێ کێشەکان بەمە چارەسەر بێ ڕاستەکەی من ئەگەر ینی بارودۆخی عێراق بەم وەزعی ئیسانە بواە حکوومەتێکی تەکنۆکرات زۆر لە ڕێگاکانی ئەکردەوە کێشەی گەورەی ناو عێراق بوونی ئەم هەموو جۆرە میلیشە جیاوازانەیە کە ئەمانە گوێڕایاڵی هیچ لایەنێک نابن کە حکوومەتێکی تەکنۆکرات بێت و خاوەن میلیشە و دەسەڵاتی سەربازی و هێزی سەربازی و ئەوانەی نەبێت باشترین ڕێگا ئەو حکوومەتە تەکنۆکراتەیە بۆ ئەوەی لە ڕاستیە ئەم بارودۆخی عێراق کە تێی کەوتووە لابردنی گەندەڵی چ هەوڵدان بۆ گەشەکردنی ئابووری و دارایی و ینی ئەو بوارانەی کە عێراق زۆر پێوەی ئەناڵێنێ ئەمە تەنها چارە ئەبوو وەکوتر من پێم وایە سەدر ئەوەی کە زۆر بایەخی پێئەدا ڕاستیەکەی یعنی ئەو حکوومەتێکە کە بتوانێت درێژخایان لە دەسەڵاتە بمێنێتەوە پێیەکی بۆ خۆشی هەردەم بۆ خۆی سەدر زۆر ڕاڕایە دائما لەم ماوەیەشا کە حکومڕان بۆیە زۆربەی جار گەورەترین فراکسیۆنی بەکارێناوە بەشێکیش لە حکوومەت وەزیرەکانی بەشداری تیا کردووە بەڵام پێیەکی هەر لە شەقاما بووە بەڵام ئەم جاریان یعنی ئەم جاران کورسێکی زۆری بەدەستێناوە بەڵێوە یعنی ئەم جارە قوربانیە بەو کورسیانی کە نەچێتە ناو پەرلەمانەوە زیاتر شەقام بجوڵێنێ وەک لەوەی کە بێتە ناو پەرلەمانەوە لە پەرلەمان و حکوومەتا بەشدار بێ زۆر جار ئەوەی کردووە پاشەکشەی کردووە لە حکوومەت شەقام بە خەڵکی وتۆرنە سەرجادە و بە داخوازیەکانتان لێبێ ئەم جارە ئەمایانەکە چونکە ئەم جاران ڕێژەی کورسەکانی زۆر و ئەشێوێ خواستی ئەوشیە حکوومەت پێک بێنێ ئەکی دوایە خواستی ئەوەی هەیە حکوومەت پێک بێنێ ڕاڕایی سەدر ینی یەکێکە لە کێشەکانی سیاسەتی ناو عێراق لە ڕاستێکی ینی لە جاری پێشوشە ژمارەیەکی زۆری کورسی هێنابوو بەڵام بەرفراوانی گەندەڵی وای لێ کردووە زۆر جاریش دەستبەرداری پشتیوانیکردنی ئەندامە پەرلەمانەکانی خۆشیە بوو دەستبەرداری پشتیوانیکردنی
وەزیرەکانی خۆی بوو پێم وایە ئەم جارە یعنی ئەگەر حکومڕان پێک بێنێ یاخود حکوومەت پێک بێنێ و سەرۆک حکوومەتەکەی لە خۆیان بێ کەسێکی زۆر نزیک لە خۆیدا ئەنێ کە جێی متمانەی هەمیشەیی بێت تاکو دەستبەرداری ئەو زۆرینەی ناو پەرلەمان نەبێتەوە. باش ئەی لە حاڵەتێکە ئەگەر هاتوو بڵێن ئەو دەست پێشخەریانەی کە لایەنەکانی چوارچەوەی هەماهەنگی کردویانە کە کۆمەڵێک دەست پێشخەرین بۆی کە بتوانرێ بە زووترین کات حکوومەتی نوێی عێراق پێک بهێندێ ئەگەر هاتوو ئەم دەست پێشخەریانە بووە هۆی جێگەی قبولی گریمانەدانی بۆ قبولکردنی سەدر بۆ ئەوەی لەگەڵ چوارچەوەی هەماهەنگیە ڕێک بکەوێت یاخود ئەوانیش جۆرێک لە نەرمی بنوێنن لەگەڵە ئەتوانین بڵین سێ قۆڵەکە ئیتر لە بەردەم هەڵۆشانەوە بەڵێ پێم وایە لەو حاڵەتەیە گەر هاتوو ئەو پێشنیارانەی خراوەتە بەردەم و سەدر پێی رازی بێ پێم وایە ئەو هاوپەیمانێت سێقۆڵیە ئەکیید هەڵەوەشێتەوە ئەو کاتە دەگەڕێنەوە سەر هەموو ئەو جۆرە مامەڵەی حکوومەت لە ساڵانی ڕابردوودا شێوازێک لە حکومڕانی پێک دێتەوە کە لە ساڵانی پێشتوە ترابینیمانە کردێکی شیعە کوردیش بەشداری پێەکەن سونەش بەشداری پێ دەکەن بەڵام کورد و سونە لە قاڵب ئەدرێن لە ناو حکومڕانیە لە ناو حکوومەتە و زۆربەی پۆستە گرنگەکان هەر بەدەست ئەوانەوە مێنێتەوە و ئەوان دەستنیشانی سیاسەتی عێراق درێژە پێێتە دەست خۆش مامۆساجان زۆر سپاس بۆ مامۆسا خۆشەی کەمال کە بەڕێسیان لە ستۆدیۆ لەگەڵمان نبوو بە ڕێزای مامۆستای زانستە ڕامیاریەکانن لە زانکۆی سلێمانی بەخێر بێت سەرچاوانمان